ئێمە وەکو هۆبەی کۆنتترۆلی ژۆری لە بەڕێوەبەرایەتینە دوکانزاکانی سلێمانی ڕۆژانە بەردەوام پشکنینمان هەیە و ئەمڕۆ 18 مانگ لەگەڵ لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی هەڵساین بە پشکنینی سوتەمەنی بەنزیخانەی پارێزگای ناو سەنتەری سلێمانی. هەتا ئێستا سێ بەنزیخانەمان پشکنیوە، دوو بەنزیخانەیان بەنزیخانەیان زۆر باش بووە، بەنزیخانەیەکیان محەسەنەکەی گونجاو بوو نۆرماڵ و سۆپەرەکەی نەگونجاو بوو. ئەم ساڵ کوالیتی بەنزین لە پارێزگای سلێمانی زۆر باشە بە بەراورد بە شارەکانی تر و بە بەراورد بە ساڵی ڕابردوو. دەتوانین بڵێن لە پارێزگای سلێمانی کوالیتی بەنزین 180 پێرفێکت و گونجاوە و بەردەوام بەنزین و سوتەمەنی بەگشتی وەکو دەرمان وایە بێ بەردەوام متابعەتە بێ و بەردەوام پشکنینی بۆ بکرێت. ئێمە وەک لیژنەی قایمقامێتی مرکزی سلێمانی ئەو بەنزیخانانەی لە سنووری قایمقامێتی مرکزی سلێمانیە بە بەردەوامی سەردانیانەکەین بۆ پشکنینی بەنزینەکانیان، هەروەها کێلەی عەدادەکانیان بۆ کەم و زیاد. ئیتر خۆشبەختانە ڕۆژانەی شەکانمان بەسەرکەوتووی جێبەجێەکەین و هەچ بەنزیخانەیەکیش کێشەی لە مەسەلەی ئۆکتانی بەنزینەکەیە هەبێت ئاراستەی لیژنێکی باڵامان هەیە لەناو قایمقامێتی سلێمانی ئەکەین ئەوان ئیجراعاتی پێویستی بۆ وەرەگرن.